زۆر کە زوا دەزانێ یان وا حاڵی بووین یان ئەو بیرۆکەیە لە مێشکی زۆربەمان چەسپێنراوە کە گوایە سەرکەوتنی ژیان، بەختەوەری ژیان، چانسەکانی دەرفەتەکانی ژیان پەیوەستن بە نێوچاوانی مرۆڤەکەوە. ئەڵێن فڵانکەس نێوچاوانی بۆی نایە شاشە ئەوەندەیە نازام چی، نەخێرەمانە هیچی ڕاز نین. بەڵکو سەرکەوتن لە ژیاندا، بەختەوەری لە ژیانی هەر یەکێک لە ئێمەدا بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار پەیوەستە بە قۆستنەوەی دەرفەتەکانی بەردەممان. ئەو هەلوو دەرفەتانەی کە لە ژیاندا بۆ هەر یەکێک لە ئێمە دێتە بەردەممان بە ئەندازەی ئەوەی ئەو هەلوو دەرفەتانە دەقۆزینەوە، بەکاریان دێنین، سوودیان لێ دەبینین، بە دڵنیاییەوە سەر دەکەوین لە کاروبارەکانی ژیانماندا و بەختەوەر دەبین. بەڵام ئەو دەرفەتانەی ژیان ئەو هەلانە وەکو خەڵکێکی لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا ئەمڕۆ نا کە دەڵێی هەلی دەستکەوتووە بۆ دەستبڕین، بۆ فێڵکردن، بۆ خۆدەوڵەمەندکردنی نامەشروع و نابەجێ، بۆ پرۆژەی خراپ، نا ئەم هەلانە ناڵێم. ئەو هەلانە ئەگەر بیان قۆزیتەوە بەو شێوازە خۆت بە هیلاکە ئەبەی، خۆت ئەفەوتێنی دەیکەی بە دەرفەتێک بۆ خۆ بەختکردن. هەرگیز ئاوات ناخوازین بۆ کەسانێک کە دەرفەتێک دێتە بەردەمیان دەیقۆزنەوە بۆ قازانجی خودی خۆیان لەسەر ماڵوێرانکردنی کەسانی دەوروبەریان. ئەو هەلوو دەرفەتانەی کە ئێمە مەبەستمانە بیقۆزینەوە و سوودی لێ بین و بێتە مای بەختەوەری و خۆشبەختی و چانسی باشی ژیانمان بریتیە لەو هەلوو دەرفەتانەی کە خێر و بەرەکەتن و ڕوومان تێدەکەن. مامۆستای نووسەر و کۆمەڵناس مامۆستا زاهیر زانا کتێبێکی زۆر جوانی هەیە ئومێدوارم بیخوێندنەوە بە ناونیشانی ڕێی ژیان. کتێبی ڕێی ژیان لە نووسینی کۆمەڵناس و زانا و نووسەر مامۆستا زاهیر زانا لە لاپەڕەی 90دا دەڵێ مرۆڤ ساڵانە 3-4 دەرفەتی گرنگ و چارەنووسسازی دێتە بەردەم. مرۆڤ ساڵانە 3-4 دەرفەتی گرنگ و چارەنووسسازی دێتە بەردەم. هەر یەکێک لە ئێمە بە دڵنیاییەوە بەڕێزان هەر ساڵێک کە 365 ڕۆژ بەسەرمانە تێدەپەڕێ دڵنیا بە 3 دەرفەت، 3 هەلی زێڕین، 3 دەرفەتی زێڕین بۆ 4 دەرفەت لە دەرگای ماڵی هەر یەکێک لە ئێمە دەدا. خۆشبەختەکان، زیرەکەکان، بەتواناکان ئەم دەرفەتە لە دەست نادەن. دەرفەتی وا هەیە بەڕێزان بەهەشتی پێ بەدەستدێنی. لە صحیحی بوخاریدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە 2 ڕیوایەت فەرمودەکە هاتووە کە زۆر بەمان لە وتاری بەڕێزانی مامۆستایانی مینبەرەوە جەمای بیستومانەوە لە کتێبەکانی مەکتەبیشە خوێندومانە. بەڵام ئەمە بەڵگەیە لەسەر دەرفەتەکانی ژیانی مرۆڤ. کەسێک پیاوێک بەلای بیرە ئاوێکە دەڕوا و تێر ئاو دەخواتەوە دەچێتە قوڵایی ئەو چاڵاوی کە ئاوەکەی تێدایە دێتە دەرەوە سەگێکی تینوو دەبینێ کە زمان لە پەڕایی بەردەمی بیرەکە دەدا کە تۆزی ئاوی لێ ڕژاوە لە تینواندا ئەچێتەوە ناوە و پێڵاوە لاسیکەکەیدا دەنێ و ئەو وەسەگەکە دێنێتە دەرەوە تا تێراوی دەکا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خوای گەورە لەو پیاوە خۆش بوو. یعنی کە لەو پیاوە خۆش بوو مەبەستیەوەی ئەم هەنگاوە بوو بە سەرەتایەکی خێر لە ژیانی ئەو مرۆڤەدا ڕووی لە خێر کرد و عاقبەت خێر بوو. هەروەها لە ڕیوایەتی دووەما کە هەر لە بوخاریدا هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوحم بە قوربانی ناوی محەممەد و ڕێبازەکەی بێ دەفەرمێ ئافرەتێکی دوو لە ڕووی جەنابتان و کۆڕ و مەجلیسی هەموو لایەکمان ڕوو لە خراپە واتە ڕەوش ناشرین لە کاری خراپەدا ڕۆچوو بوو، ڕۆژێکە لە شوێنێک لە کاری خراپ دەگەڕایەوە ئەویش بە هەمان شێوە لەسەر چاڵە ئاوێک کە ئاوی تیا بوو چوە ناوەوە ئاوی خواردەوە. لە هاتنە دەرەوەدا سەگێکی بینی کە کادە ئەن یەقتولها العەطەش و خەریکە تینوێتی لە ناوی دەبا، زمانی دەرکێشا و هەناسەکانی بە ناڕەحەت بۆ دێ لە تینواندا چۆ ناوەوە ئەو ئافرەتە کە هێشتا ڕەحم و بەزەیی لە دڵیا ماوە. بەڕێزان گرفتی وڵاتی ئێمە، گرفتی موسڵمانانی ئەمڕۆی ئێمەش ئەوەیە کاتێک خراپەیەک لە کەسێک دەبینین هەموو لەشی ڕەش دەکەین وا نازانین هیچ پەڵەیەکی سپی لەو مرۆڤەدا ماوە. نەخێر دەکرێ مرۆڤێک بە بارودۆخێکی ژیان تووشی گەورەترین گوناه ببێ، خراپترین گوناهێک لە دوای شەریک بۆ خوا قەراردان
لە دوای کوشتنی مرۆڤێک پەنا بەخوا تێکچوونی کۆمەلگایە شیرازەی خێزانە بەهۆی زیناوە ئەو ئافرەتە زیناکار بوو بەڵام کاتێک کە دەبینێت سەگێک تینوێتی هێشتا ڕەحم و بەزەی خوا لە دڵیایەتی دەگەڕێتەوە ناو بیرەکە و بە پێڵاوەکەی ئاوی بۆ دێنێ و بەدەمی سەگەکەیەوە دەکا و تێراوی دەکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەو ئافرەتە سەرەتای کاری خێر دەستی پێکرد خوا گەورە هیدایەتیدا تەوبەی کرد وازی لەو فاحیشەگەریە هێنا ڕووی لە خوا کرد سەرنجام بە عاقبەت خێری مرد و خوای گەورە لە هەموو گوناهاکانی خۆش بوو چوە بەهەشتەوە ئەمە فرسەتی ژیانە ئەو پیاوەی لە فەرموودەکەدا هاتووە ئەو ئافرەتە داوێن خراپەی لە فەرموودەکەدا هاتووە ئەم هەلە هاتە بەردەمی خۆ دەیتوانی بڵێت جا من حەقم چێ بەسە سەگێکی بەڕەڵاو ئاواوە حەقم چێ بەسەریەوە وازی لێ بێنە و بڕوە ئەگەر بڕۆیشتایە ئەو دەرفەتەی لە دەست بدایە عاقبەتی خێر نەدەبوو دەرگای چاکەی لەسەر نەدەکرایەوە بە دڵنیاییەوە سەرنجام دەچووە جەهەنەمەوە چاو لێ ئەو ساڵەیان ئەوە تەواوی تەمەنی ئەو دەرفەتەی بۆ ڕێکەوت چاوەرە مرۆڤێک ئەگەر سەگێک تینوو بێ و تێراوی کەی خوا ئەوە دەرگای ڕەحمەتت لێ بکاتەوە ئەی ئەگەر مرۆڤێک تینووی بێ ئەگە ئەوە مرۆڤ بێ سەگێک نەبێ بێ خاوەنێک نەبێ مرۆڤێک بێ گەورەترین دروستکراوی خوا تینووی بێ ئەگەر ئەو تینوەتی هی ڕوح بێ بەڕێزان خەڵکانێک هەیە ڕوحیان تینووە تۆ بە یەک وشەی جوان بە ئیزنی خوای پەروەردگار دڵی ئاو دەدەی بڕواتان هەبێ هەر یەکێک لە ئێمە لە ژیانە خوای پەروەردگار تاقی کردوینەوە ناڕەحەتیمان هاتۆتە پێش یعنی سەرۆت و سامانی هەموو دنیا لەبەر دەستا بێ چێژی لێ نابینی سفرەکەی ماڵیشت زۆر ڕازاوەیە بەڵام ئەوەی لێرەدایە تاریک بۆ هیچ گڵۆپێک ڕووناکی ناکاتەوە دۆستێک خۆشەویستێک و تارێکی جومعە کە لەبەر خوا دەچێ مزگەوت ئەچی چەند وشەیەکی خێر دەبیستی چەند قسەیەکی جوانت بۆ دەکا ئاوێک دەکرێت بە دڵی تینوتدا واللهی ئەو فرسەتە لەوە چێ خوابی کاتە لێ خۆشببوونی تەواوی تەمەنت